شعری کوردی لە پاش ئەزموونی بە بایەخ و دەوڵەمەندی شعری کلاسیک هەنگاوی نایە ناو بەستێنێکی تر لە مێژووی خۆیدا، واتە لە سەردەمی بڵاوبوونەوەی تۆوی نوێخوازی لە شێعری فارسیدا و کاریگەری ئەو ڕەوتە لەسەر شاعیرانی نوێخوازی ئەو سەردەمی کورد وەکو سوارە ئیلخانی زادە، فاتحی شێخولئیسلامی و عەلی حەسەنیانی و هتت. لەو بەرەیەدا سوارە لە هەموویان زیاتر ناوبانگ دەردەکات. لە پاش ئەو بەرەیە تا ڕادەیەکی بەرچاو بێدەنگیەکی ڕەش شێعری نوێ دەگرێتە خۆ تا دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی. لە پاش شۆڕش شێعری نوێ هەنگاو دەنێتە ناو بەستێنێکی ترەوە و بە دامەزراندنی گۆڤاری سروە ئەم ڕەوتە گروتینێکی زیاتر بە خۆیەوە دەگرێ. لە دوای دامەزراندنی ئەم گۆڤارە پۆلێک شاعر دێنە مەیدان کە لە ژێر کاریگەری زمان و ناوەڕۆکی شێعری کوردستانی باشووردان کە دەتوانین ئاماژە بە عەبدوڵڵا پەشێو، لەتیف هەڵمەت، ڕەفیق سابیر، شێرکۆ پێکەس و هتت بکەین. پاشان ڕەحیم لوقمانی، جەلال مەلەکشا، ساڵەی سوزەنی و مارف ئاغایی دەبنە نوێنەری شێعری نوێ کورد لە پاش شۆڕشی گەلانی ئێران. لەو ناوەدا مارف ئاغایی تا ڕادەیەکی بەرچاو توانی دەقی خۆی لە ناو کۆمەڵگای ئەدیبان و شاعیرانی ئەو کات بەرجەستە بکاتەوە و دەنگ و ڕەنگێکی تایبەت بەخۆی لە ناو مێژووی شێعری نوێی کوردی مسۆگر بکات. دەست بە ئەژنۆ سەر لەسەر دەست گوێم بۆ ئاهەنگی دیداری باران و خاک ڕاهەشتووە. چەند ڕۆپێک بەسەر بۆنامدا دێتە خوار ترۆپەی باران ناباغە گیان ئەوە یادی مەردی کۆیە ئەمیشی خستۆ بەگریان بەستە. مارف ئاغایی لە دووهەم ڕۆژی ڕێبەندانی ساڵی 1343 هەتاوی لە گوندی وەزنەی ناوچەی سندوس سەر بە شاری نەغەدا لەدایک بووە. سەردەمی منداڵی هەر لە وەزنێ تێپەڕ کردووە و تا پۆلی پێنجی سەرەتایی لە قوتابخانەی ئەم گوندە خوێندوویەتی. لە ساڵی 1356 هەتاوی ماڵیان دەچێتە شاری نەغەدە و هەتا پۆلی دووی خولی ناوەندی وێڕای بنەماڵەکەیان لەوێ نیشتەجێ دەبن. دوای ئەو ماوەیە کە نزیک بە 3 ساڵ دەخایەنێت بەهۆی بشێویە کە لە شاری نەغەدە ساز دەبێت بەناچار ماڵیان بار دەکەن و بەرەو شاری شنۆ وەڕێ دەکەون. مارف ئاغایی لە ساڵی 1362 هەتاوی لە دوا قۆناغی خوێندنی ئامادەیی دەبێت کە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەهۆیەکی نەزانراوەوە دەخرێتە گرتوخانە و دەمانگ دواتر ڕزگاری دەبێت. دوای بەربوونی لە زیندان بە دیپلۆمی ئابووری خوێندنی ئامادەیی تەواو دەکات و لە ئەزموونی هەڵبژاردننی زانکۆکان بەشداری دەکات و بە پلەیەکی باش بۆ زانکۆ دەردەچێت. بەڵام بەهۆی ئەو پێشینەیەی کە لە گرتوخانە بۆی دروستکرا بوو بەربرسان پێش بە خوێندنی باڵای مارف لە زانکۆ دەگرن. لە ساڵی 1364 هەتاوی و هاوکات لەگەڵ دامەزرانی یەکەمین بنکەی ئەدەبی و فەرهەنگی کوردستانی ڕۆژهەڵات لە شاری ورمێ بە ناوی سەلاحەددینی ئەیوبی و بڵاوبوونەوەی گۆڤاری سروە کە لەو سەردەمەدا مامۆستا هێمن وەکو سەرنووسەری گۆڤارەکە خەریکی چالاکی بوو دەست بە بڵاوکردنەوەی شێعر و بەرهەمەکانی خۆی دەکات. 2 ساڵ دواتر و لەو کاتەوە کە ئەحمەد قازی جێگای مامۆستا هێمن دەگرێتەوە بە ماوەی 2 مانگ دەست بە وەرگێڕانی بەرهەمی فارسی دەکات و دوای ئەو ماوەیە وەکو ئەندامێکی فەرمی ئەو بنکەیە دادەمەزرێت و بەشی شێعر دەخرێتە ئەستۆی مارف. لە دوای دامەزرانی لەو بنکەیەدا زۆر بە پەرۆشەوە بۆ پەرەپێدان و گەشانەوەی ئەدەب و فەرهەنگی کوردستان تێدەکۆشێت و بە تەنیایی دەبێتە باڵێکی کاریگەری ئەو گۆڤارە و ماندوو نەناسانە شەو و ڕۆژ لەم ڕێگایە هەنگاو هەڵدەگرێت. مارف لە دوای هاتنی بۆ ورمێ هەوڵ دەدات زمانی ئینگلیسی فێر بێت و بڕوانامەی تایبەت لەم بەشەدا پێی دەدرێت. ئەو بە باشی کتێبی ئینگلیسی دەخوێنێتەوە و تەنانەت هەوڵی وەرگێڕانی کتێبی هەستی ناسیۆنالیستی کورد لە زمانی ئینگلیسیەوە بۆ کوردی دەدات کە بەداخەوە دەستنووسی ئەم وەرگێڕانە نادیار بوو و هەروە بە بێسەر و شوێنی مایەوە. گۆڤاری سروە بۆ مارف ئاغایی دەبێتە پردێک بۆ پەیوەندیگرتن لەگەڵ شاعران و نووسەرانی گەورەی کورد. ئەو سەردەمەی مارف دەستی بە نووسینی شێعر کرد هاوکات بوو لەگەڵ گەشەکردنی شێعری نوێی کوردی کەسانێکی وەکو شێرکۆ پێکەس، عەبدوڵڵا پەشێو، لەتیف هەڵمەت و ڕەفیق سابیر و هەتا دوایی
معرف زۆر زوو پەیوەندی لەگەڵ شێعری ئەو شاعرانە ساز دەکات و لە شێوەی داڕشتنی شێعردا جێپەنجەی شێعری عەبدوڵڵا پەشێو و لەتیف هەڵمەت دیار دەبێت لە شێعرەکانیدا. بەڵام لە ڕواڵەتی شێعریدا زۆرتر کەڵک لە بەژنی سروشت وەردەگرێت و لێرەشدا لەژێر کاریگەری شاعری مەزن شێرکۆبێکەسدا بووە. وەتاییدا هەروەک بەڵێن بە دۆستاندا بوو بە سێ کورتە شێعر کە هەرچەند دوای وەی یادی مامۆستا هێمنی کرا زۆر زوڵمە لە خۆم کە شێعر بخوێنمەوە چونکە ئیدی واقعەن ئین کوجا و ئان کوجایە، ئەمما بە سێ کورتە شێعر بەخواتان دەسپێرم. وێنە، هەور، کامێرا، بروسکە، فلاش، نمنمەی باران بۆ شوشتنەوە، دڵی منیش قاب، ئای نیشتمانم هەتا یەک چرکە بۆ لێوەکانت بزە قەرزکە. شیرین ئەی کیژی تەشیڕێز، ئەمڕۆ دەبێ بروسکەیەک دەستەمۆکەی هەموو هەورە گەڕۆکەکان کۆکەیەوە. زۆر لە مێژە ئەم وڵاتە بێبەهارە بەرجی سەوز ناکاتە بەر. تەشی بادە بروسکەکەت لە ڕانی ئاسمان بخشێنە و نم باران لە کەڵافی ئەو هەورانە ببارێنە با چیژی تۆریاوی سروشت بۆ بەهاری ساڵی تازە بەرجی سەوز بۆ بەژنی ئەو خاکە بچنێ. دوایین کورتە شێعر بە نێوی ناو کە بووم بە باوک و هاوسەرم ناوی کۆرپەکەمانی شەونم دیاری کرد لە ناو دەفتەری شێعرەکانما من ناوی شێعری شەونمم گۆڕی ئاخر چۆن دەبێ هەردووک مناڵم یەک ناویان هەبێ. معرف ئاغایی بە تەمای خوڵقاندنی شاکارێک بوو کە مژارەکانی تێکەڵاوێک لە کەڵە شاعیرانی کوردی سەردەمی خۆی بوون. معرف لەو سەردەمەدا و بە بڕوای زۆرێک لە ڕخنەگران بە پێچەوانەی ئەوەی کە لاو بووە و تەمەنی لە چاو شاعیرانی تری کوردستانی ڕۆژهەڵات کەمتر بووە، ئاستی شێری خۆی لەوانیش تێدەپەڕێنێت، سەرنجیان ڕادەکێشێت و بە هەرە باشترینیان ناو دەردەکات. معرف زۆر دیمانە و وتوێژی لەگەڵ شاعیران و نووسەرانی کوردستان کردووە کە لە چەند ژمارەی جیاواز و ژمارەیەکی تایبەتی گۆڤاری سروەدا بڵاو بوونەتەوە کە دەتوانین ئاماژە بە دیمانە دەگەڵ محەممەد قازی، ئیبراهیم یونسی، شێرکۆبێکەس، حەسیب قەرەداغی، لەتیف هەڵمەت، مەسعود محەممەد و هتد بکەین. معرف مرۆڤ و شاعیرێکی زۆر هەست ناسک بوو. لە دوای کارەساتی هەڵەبجە و کۆڕەوی کوردستانی باشوور زۆری سەردانی کەمپی ئاوارەکان لە ناوچەی مەرگەوەڕی شاری ورمێ کردووە و بە هاوکاری گۆڤاری سروە چەندین کۆڕ و کۆبوونەوە و شەوە شێعریان لە زۆربەی شارەکانی کوردستان بەڕێوە بردووە و لە ڕەشەمەی ساڵی 1374دا سەفەرێک بۆ باشووری کوردستان دەکات و لە دوای چەند دیمانەیەک لە شاری سلێمانی لەگەڵ نووسەران و شاعیرانی ئەم شارە سەردانی دایکی شارە زۆر هەڵەبجە دەکات و لە 8مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بەشداری دەکات. لە ساڵی 1375دا معرف ئاغایی لەگەڵ هاوڕێیانی هەوڵی دامەزراندنی 7مین ئەنستیتۆی کوردی جیهان لە تاران دەدەن و ئەو ئەنستیتۆیە بە بڵاوکردنەوەی گۆڤارێک بە ناوی کوردستان دەست بە کارەکانی دەکات و بە دوای بڵاوکردنەوەی ژمارە یەکی ئەم گۆڤارە وەزارەتی فەرهەنگ پێش لە بڵاوکردنەوەی دووبارەی گۆڤارەکە دەگرێت و چەند ساڵ دوای داخستنی گۆڤارەکە ئەنستیتۆش بۆ هەمیشە دادەخرێت. 13 ساڵی تەواو بەر لە ئێستا لە بارودۆخێکی ناهەموار و سەختی ئەم وڵاتە ناچار بوون کە ڕوو بکەینە ئەو دیو لەوێ تا گەیشتمە تاران
گێرمە و کێشە و دەردەسەریەکی زۆرم بینی بەڵام لە هەمان کاتیشا کوڕی جوامێر و جوان و بەخشندەم بینی لە تاران هەندێک دەرگام لەسەر کرایەوە بەڵام بەڕاستی یەکێک لەوانی کە ئەو دەرگایانەی کردەوە شاعری لا و خوا لێ خۆش بوو مارڤ ئاغایی بوو. مارڤ ئاغایی لە پەنا نووسینی شێعر کورتە چیرۆکیش بە تاقی دەکاتەوە و چەند وتار و لێکۆڵینەوەی ئەدەبی لە گۆڤارەکانی ناوخۆی کوردستاندا بڵاو دەکاتەوە. لە کۆتایی ساڵی 1375 شێعرەکانی کۆ دەکاتەوە تا لە کتێبێکدا بە نێوی پردی بروسک چاپیان بکات بەڵام دوایی نێوی کتێبەکە بە زەوی سەخت و ئاسمان دوور دەگۆڕێت و هەموو شتێک بۆ چاپکردنی کتێبەکە ئامادە دەکات بەداخەوە مەرگ مەودای نەدا مارڤ کتێبەکەی چاپ بکە هەر بۆیە لە پاش مەرگی مارڤ کتێبەکە لە لایەن بنەماڵەی ئاغایی و دوای مەرگی شاعیر لە چاپ دەدرێت. لە ڕۆژی 30 ڕێبەندانی 1376 هەتاوی لەگەڵ دەستەی نووسەرانی گۆڤاری سروە بۆ پرسەی خاتومینەی هاوسەری پێشەوە قازی بەرەو مەهاباد وەڕێ دەکەون و دوای گەڕانەوەیان لە ڕێگای مەهاباد بەرەو ورمێ تووشی کارەساتی دڵتەزێنی ئۆتۆمبیل دەبن و هاوڕێ لەگەڵ جافەر قازی دڵیان لە لێدان دەکەوێت و سەرتیب مەنسووری هاوڕێی تریان بریندار دەبێت و دوای 2 حەوت و لە نەخۆشخانە ئەویش بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. بە پێی وەسیەتی مارڤ ئاغایی تەرمەکەی لە گۆڕستانی هونەرمەندان و شاعیران لە شاری مەهاباد دەنێژرێ. چۆن بەو شەپۆلە ویشکانەی ڕۆحی ئاویان لێدەزراوەتی وایەتی من بشکێنی چۆن بەو ئاورە بێگرفانەی کە گەرمایان پێنەماوە لەم خالبە سەهۆڵی نەدەینە دەرێ ئەرێداوایە بۆچی هەموو ئاوەکانی ئەم دنیایە بە خەدماتێکی سەردەمی منداڵی تۆتی وایەتی ناشکێنن بۆچی ئاورەکانی ئەوڕۆ گەرمای دوێنەی دەستەکانی تۆیان نییە دایە سەرحەڵ بەگرم مەڵێ بۆکوێ سەرحەڵگرتن شوێنێکی تایبەتی نییە هەر دێوەوە مەڵێ پێنجێ گەڕانەوە کاتێکی تایبەتی